هەنگاوەکانی زیاتر لە یەک نزیک بوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵای هەردوو لە بووەتە باس و خواسی شەقام و ڕاگەیاندنەکان و بابەتی ڕۆژنامەکان و لێکدانەوەی سیاسی. هەندێک کەسیش پێیان وایە ئەم لێک نزیکبوونەوەی سەرکردە باڵەکانی گۆڕان و یەکێتی ئەگەری ئەوەی هەیە بەشێک لە گرێکوێرەکانی هاوکێشەی سیاسی ناوخۆی هەرێم بکرێتەوە وەک پرۆژەیەکیش کاریگەریەکانی کۆبوونەوەکانی هەردوو لاو دەرهاوشتەی خاڵە هاوبەشەکانی ڕێکەوتنەکانیان ڕەنگە هاوکێشەی سیاسی کوردستان لەلایەک و مامەڵەی هەرێمیش بەرامبەر بەغدا گۆڕانیان بەسەردا بێت. ئەم ڕێکەوتنە حیزبی نێوان یەکێتی و گۆڕان لەو ئاقارەدا بۆ زیندووکردنەوەی دەستگای سەرەکی دیموکراسی لە کوردستان بۆ زیندووکردنەوەی ئەو مەسەلانەیە کە بۆ ئێسای کوردستان پلەیەکن یەکەمینن وەکو دەستور وەکو مەسەلەی فەساد و گەندەڵی وەکو مەسەلەی تعامل لەگەڵ بەغدا وەکو مەسەلەی زیندووکردنەوەی دەستگا سەرەکیەکانی دیموکراتی لە وڵاتە. لەسەر ئاستی خوارەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کادران و لایەنگرانی هەردوو لا بەبایەخ و گرنگەوە دەڕوانە ئەنجامەکانی ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی بۆ زاڵبوون بەسەر کێشە سیاسیەکان لە ڕێگەی یەکتر قبوڵکردن و گیانی تەبایی و وەرگرتنی ڕای جیاوازی هەردوو لایەن بە ئاڕاستەی زیاتر خزمەتکردنی بەرژەوەندی نیشتیمانی کوردان لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەش. وەکو کادرەکانی یەکێتی وەکو دۆست و لایەنگرەکان خۆشحاڵین بە ئەم ڕێکەوتنێکی بێتە ڕێکەوتنێکی استراتیژی هەم بۆ پڕکردنەوەی کێشە ئیداریەکان هەم کێشە سیاسیەکان هیوادارین ئینشاڵڵا نەک یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ناو حیزبەکانی تریشدا دەنگێکی وا دروست بێ ڕێکەوتنێکی وا دروست بێ هەموو کێشەکان وەلا بنرێت چونکە ئەمڕۆ پێویستمان بە یەکێتێکی نەتەوەیی هەیە. لێکۆڵینەوەی زۆر باش کراوە لەوەی کە ئەو لێک نزیک بوونەوە چەندێک دەرەنجامی باشی ئەبێ بێگومان دەرەنجامە باشەکانیش ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان زۆر جار باجی حیزبیمان ناوە لەبەر بەرژەوەندی خەڵک و ئەمەش پێم وایە لە بەرژەوەندێکی زۆر باشی خەڵکە بێ و دەرەنجامیش ئینشاڵڵا ئاشکرا بێ بۆ خەڵک. بەپێی زانیاریەکان ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی لە قۆناغی کۆتاییدایە و بڕیارە ڕەشنووسی ڕێکەوتنەکە لە کۆبوونەوەی باڵای هەردوو لا تاوتوێ بکرێن و دواتر ڕێکەوتنە سیاسیەکە لە پرۆژێکی هاوبەشدا کات و ئیمزاکردن و بڵاوکردنەوەی بۆ ڕایگشتی دیاری بکرێ.